6 ساڵ لەمەوبەر لە 12 نیسانی 1961 بۆشاییگەر یوری گاگارینی ڕووسی وەک یەکەم کەس لە مێژووی مرۆڤایەتیدا چووە بۆشایی ئاسمان. گاگارین بووە دیارترین کەس و سیمبولی سەرکەوتنی یەکێتی سۆڤیەت. گەشتەکەی گاگارین تەنها 108 خولەکی خایاند. باسی چەند دیمەنێکی دەکرد کە مرۆڤایەتی بەخۆیەوە نەبینی بوون. 55 ساڵ لەمەوبەر لە 3 شوباتی 1966 کەشتی ئاسمانی لۆنا 9 لە یەکێتی سۆڤیەت یەکەم وێنە و زانیاری لەسەر مانگەوە ناردەوە سەرزەوی. لە 10 ئابی 1966 کەشتی ئاسمانی ناسا وەک یەکەم کەشتی ئاسمانی ئەمریکی بە دەوری مانگدا سوڕایەوە. 50 ساڵ لەمەوبەر لە 31 کانونی دووەمی 1970 ناسا ئەپۆلۆ 14 ڕەوانەیی سەرمان کرد. 45 ساڵ لەمەوبەر لە 20 تەموزی 1976 ناسا کەشتی ئاسمانی ڤایکینگ یەکی ئەم جاریان ڕەوانەی مارس کرد. لە 7 ئەیلولی 1976 ناسا یەکەم کەشتی خۆی لە شێوەی فڕۆکە لە کالیفۆرنیا نمایش کرد. 40 ساڵ لەمەوبەر لە 12 نیسانی 1970 ئەو کەشتی ئاسمانیەشی ڕەوانەی بۆشایی ئاسمان کرد. ئەمەش بووە وەرچەرخانێکی گەورە لە مێژووی گەڕان بە بۆشایی ئاسماندا. 35 ساڵ لەمەوبەر لە 28 کانونی دووەمی 1986 کەشتی ئاسمانی چالنجەر دوای 73 چرکە لە فڕینی لە ئاسمانی کالیفۆرنیا تەقیەوە و هەر حەوت بۆشاییگەرەکەی ناوی گیانیان لەدەستدا. 20 ساڵ لەمەوبەر لە 23 ئاداری 2001 وێزگەی ئاسمانی میر کە وێزگەیەکی بۆشایی ئاسمانی سۆڤیەت بوو کێشەکەی 134 تۆن بوو. دوای 86,000 جار سوڕانەوە بە دەوری زەویدا لە ئاسمانی زەریای هێمن تێکشکا. 15 ساڵ لەمەوبەر لە 19 کانونی دووەمی 2006 ناسا کەشتێکی دیکەی ڕەوانی بۆشایی ئاسمان کرد. ئەم جاریان بۆ پلۆتۆ دوای 9 ساڵ و لە تەموزی 2015 کەشتێکە لەسەر پلۆتۆ نیشتەوە. خێرایی کەشتێکە 53,000 کیلۆمەتر بوو لە کاتژمێرێکدا. بڕیارە تا کۆتایی ساڵی 2021 لە بۆشایی ئاسمان بمێنێتەوە. 10 ساڵ لەمەوبەر لە 26 تشرین دووەمی 2011 ناسا تاقیکەی زانستی مارسی ڕەوانەی بۆشایی ئاسمان کرد و 6 ئابی 2012 گەیشتە سەر هەسارەی سوور. 5 ساڵ لەمەوبەر لە 15 کانونی دووەمی 2016 تیم پێک وەک یەکەم بەریتانی مێژووی تۆمار کرد و گەیشتە بۆشایی ئاسمان. 2 ئاداری 2016 و دوای 340 ڕۆژمانەوە لە ئاسمان سکۆت کێلی بۆشاییگەری ئەمریکی دوای بڕینی 144 ملیۆن میل گەڕایەوە سەرزەوی. ڕیکۆردی زۆرترین مانەوەی لە بۆشایی ئاسمان بۆ خۆی وڵاتەکەشی تۆمار کرد. نەریمان هەورامی، کوردستان 24.